بەرەوسەر چیا بەڕێکەوتوین دەڕۆنێ ناوچەیەک کە لە ڕووی جوگرافیاوە پێگەیەکی گرنگ و ناوچێکی سەخت و شاخاویە. لە سەدەکانی ڕابردوودا شوێنی هەڵکەوتنی دەیان قارەمان و سەنگەری سەدان شۆڕژێڕی کورد بووە. ئەم پوش و پاوەن و ڕەز و باخ و دارستانە شاهێدی ئەوەن کە ئەم شوێنە ناوچێکی گرنگ بۆ شۆڕژێڕە کوردەکان. ئێستاش بۆنی خوێنی شەیدانی لێدێت و ئەوان شاهێدی ئەوە دەدەن پەنابەردەکانی ئەم ناوچەیە سەنگەری بەرخۆدان و بەرگری بووە لە کوردستان. سڵاو لە بینەرانی بەڕێز لە هەرکوێگەن. بەرنامەی دێبەدێ چوینەتە سەر شاخێکی بەرز لە ناوچەیەکین سێ ئاڕاستەی زۆر گرنگی هەیە. ئێرە گوندی گەورەدەیە. گەورەدێ دەڕوانێت بەسەر دیوی سوورداشتە، واتە ناوچەی سوورداش هەر لە گەورەدێەوە دیارە. بە هەمان شێوە ئاغجەلەر کێستا خواری من کەوتوواتە ڕۆژ ئاوای گەورەدێ کەوتۆ دەڕوانێت بەسەر ئاغجەلەریشدا. ناحەی بازیانیش ناوچەی بازیانیش بە هەمان شێوە دەڕوانێ بەسەریدا. دێبەدێ چوونەتە گەورەدێ. بینەرمان بن بزانین دێبەدێ لە گەورەدێ چی باز دەکات. گوندی گەورەدێ 44 کیلۆمەتر خۆر ئاوای شاری سلێمانی کەوتووە، 67 کیلۆمەتر باکووری خۆرهەڵاتی شاری کەرکووکە، 20 کیلۆمەتریش باکووری خۆر ئاوای قەزای چەمچەماڵە. خۆرهەڵاتی ناحەی ئاغجەلەرە بە دووری 11 کیلۆمەتر و 12 کیلۆمەتریش خۆر ئاوای ناحەی پیرەمەگرونە لە ڕووی کارگێڕیەوە سەر بە ناحەی ئاغجەلەر و قەزای چەمچەماڵە. ئەم گوندە بە شاخێکی بەرزەوە دەڕوانێت بەسەر ناوچەی بازیان و دەشتی قەڵاسێوکە و بە ڕووکاری خۆرهەڵاتشەوە ناوچەی سوورداش و گوندەکانێتی. چەمی ڕەزان و چەمی سوورقاوشانیش بە 5 کیلۆمەتر باکوورێتی. گوندی گەورەدێ مێژووی دروستبوونی بۆ زۆر کۆن دەگەڕێتەوە. وەک دانیشتوانەکەشی باسی دەکەن مێژووی گوندەکەیان و ئاوەدانی ئەم گوندە زۆر لە کۆندا بووە. ئەویش بەو پێی چەندین گۆڕستانی کۆنی تێدایە و کەلوپەلی کۆنی تێدا دۆزراوەتەوە، بە تایبەت سکەی سەردەمی دەوڵەتی عوسمانی. چەندین کەلوپەلی دیکەی پێش دەوڵەتی عوسمانیش لە پێشدا دواگوندی لیوای کەرکووک بووە کە سنووری ئەوسای لیوای کەرکووک ئەم گوندە بووە. پێش ئێمە گەورەدێمان شوورە بە گاورەدێ ئەڵێن گاوری تیا بۆ پێش ئێمە پێش ئێمە بڵێ ئەو ئاسارەکانێتی ئاسارەکانی تا ماوە گاورەدێ بڵێ جالۆ گۆڕیانە بە گەورەدێ. بۆ ئەم شوێنە هەڵبژێراوە بەڕایتوانی ئەوەی کە بۆ قسەی لەسەر کراوێ. ئێرە شوکان یەقدانی پشت سەرچاوی ئەم دوو شوێنە ئەوە شار بۆکان پشکان یەقدان و شارۆکان یەقدانی ناوە ئەوە شارەکەیان بۆ لەوەیە ئەلێ ئەمە هەڵبژاردووە. ئێرە مەسەوەکو شار بۆ پێش ناوێ شار بوو، ئێرە شار نەبوو، ئێرە بڵێن هەر دێ بووە. لێرە گەورەدێ بە چی بەناوبانگە؟ گەوردێ بە نیسک و نۆک و ترێ بەناوبانگە بۆ سێشتا نۆک و ترێ هەرچێکەکەن ئێستا بەخۆڵە کەمی نیسکونەوە کردمان ترێکە هەبووە سووتا ئەم ساڵدا سووتا و هیچی نەماوە. نیسکونەوەکە بووە بە نیسکونەوە شوێنی ئاخر نیسکونۆکی گەلە چاکبووم دێ لە هەموو شوێنەکە لە چاترە تامەی خۆشتر بوو بەلەزەتر بوو. ئێستا نیسکە خۆین تامی نیسکی گەوردێ نادا یەک ژەم نیسکێرە بخۆ تەلەفکرد ناچێتەوانێ ئەو نیسکە ناکەنەوە ناوەڵات ناکرێت کەس خاڵی ئێستا فێری شار و ئیسراحەت بووە، فێری سەر جادەی قیر بووە
ئەمە بۆ ئەم نیسکانێکی خۆی لە بازاریشت تامی نیە ناوە نیسکی گەورە دەنەماوە بەڵێ باسی گاورە کرد لێرە بەڵێ. ئەمە چین گۆڕیانە ئێوە ئاسارەکانی ئەو کەلاوانەمی کەلاوی گاور کارە کوپەی تیابوو ئێمە هەرمان دەڕی هەو کوپەی تیاو لە عەرزەکەیە ینی ئێوە شوێنەکان دانەکردە بە خانوو یا هەر شوێنی کەلاوی ماوەتەوە گەورەدەیە لە پێش تاوانی ئەنفال و ڕاگواستنی گوندەکانی کوردستان زیاتر لە 90 ماڵ بوو زیاتر لە 600 بۆ 700 کەس دانیشتوانەکەی بووە گوندێکی ئاوەدان و خانەخۆی چەندین ڕێبوار و شۆڕجێڕە کوردەکان بووە لە هەردوو شۆڕشی نوێ و ئەلولیشدا بەشێک لە سەرکردەکانی ئێستا و ڕابردووی کورد لە گەورەدە و سنووری ئەم گوندە بنکە و بارەگانە بووە ئەویش بەهۆی بەرزی ناوچەکە و سەختیەوە ئەم گوندە خاوەنی هەژدە شەیدی سەنگەرن کە بەشێک لە شەیدەکان پلەی لێپرساوێتیان هەبووە گوندەکە زیاتر پێکاتەی سەیدن گوندەکە 3 جار سووتێنراوە لەلایەن هێزە داگیرکەرە عەرەبەکانەوە لە ڕووی زەویزارەوە سەر بەکەرتی پەنجاوەشتی ئاغجلەرە و خاوەنی زیاتر لە 800 دۆنم ڕەزوباخە و بە شێوەیەکی کەم زەوی بەراویان هەیە ئەویش بەهۆی ناوچەکەەوە کە شاخاویە دانیشتوانی گوندەکە سەرقاڵی ئاژەڵداری و ڕەزوباخن و نزیکەی 400 ڕەشەوڵاخیانەیە لە پێشدا بەرەماوینەکانی وەک ترێ و هەنجیر و وەنار و چەند میوەیەکی دیکەی کەیانە بووە جگەلەوەی کە چوالە بە شێوەیەکی بەرچاو لە گوندەکەدا زۆرە لە ڕووی خزمەت گوزاری و هەندێک پرۆژیان بۆ کراوە ئەویش دانیشتوانەکەی دەڵێن پرۆژەکان باشن ئەگەر بەڕێوە ببرێن لە ڕووی پرۆژەی ئاوە گەورەدەی کێشەی کەمی ئاویان هەیە چەندین جاریش هەوڵدراوە بیری ئێرتیوازیان بۆ لێ بدرێت بەڵام سوودی نەبووە و نەگەیشتوەتە ئاو خوێندنگان هەیە و تاپۆلی نۆی بنەڕەتی تێدا و 17 خوێندکاریان هەیە ئەم دێ سێکە ڕسووتاوە جڕۆژ وا هەبووە هەتاوەکی نە 14 کۆپتە لەم دێ ئەنیشتەوانێ ئەگەڕام ودا پێشمەرگەیە یەکیان پێشمەرگان یەکیان پێشمەرگان فایقی ئامەزان بوو بە هەموو دیەکە ئاگەڕە پێش هەموو پێشمەرگانەکە و زەلامێکی مەزبوط و ئازا بوو کا غەریب بوو کا علی بچکۆل و ئەوان لەگەڵا بوون لەگەڵ هەموو دیەکە پەیوەندیمان چاک بوو هەمووی خزممان هەیە هەمووی ناسیارە برادەرمان هەیە جارێ باوکی ڕەحمەتیم هەل لە کەڵە شێرەوە تاتێتەوە تەر سلێمانی دیێن یەکە خانەخۆی دۆست و برادەری نەبوو بێ لە هەموو دێ دۆست و برادەر و خانەخۆیە بووە بەدی سوداش بەدی هەر بە هەموو لایەکیانە باوکم دۆست و برادەری هەبووە لە ناو قڵاسێوکەیە لە ناو بازیان کافرۆشی لە ناو کورد لە ناو عەرەب لە ناو دەوارنشین لە هەموو شوێنە باوکم عالەمەی ناسی بەڵێ قوربان هەر تایفەی ئێمە لەگەڵ 42 عەشەرە تا ژنمان خواستۆ لێە یەکیان ئێوەن وڵی خەڵک ئێستا بە زۆری کوڕەکەی هیچ کەسێک کوڕی نییە کوڕەکانی هەمووی چەکدارە من خۆم ئێستا کوڕم ئێ چەکدار نەکە چەکدار نەبوونایە ئە لێرە شوێنی باو بابینە بەجێ نایەشت و نیسکیانە کرد و نۆکیانە کرد ڕۆزیان بەخێوە کرد و خۆیان پیاژیان ئەم دێ ئێمە 8 ماڵ و پێش ئەنفال ئەم 8 ماڵە هەر هەمووی براو کەس یەکتری بوو ئێمە ئەم دێ ئێمە خۆی پێکاتوە لە سێژن و سێ پیاو بێگانەی تیان نییە بێگانەی تیان نیە مەگە ژن ئەویش لەوە پێشنی مسکێناکەمە هێنا مزگەنی ئیش شێخمانە هێنا پێشە ناخۆش نەبێ قسەیە هەتاچین ئەو هینەشە بەخواوە عەرزی مەمی چێڵاوما لێوە هاتمە بۆ ئێرە ڕۆژێ وامەزانی هەتی کەسابەت هێنە کردوان ئەو عەرزەی چارە گەورەکەەوە لەو بەرەوە پشی تەختە ئارە بەخواوەزانی ئیشم نەکردەوە پێ خۆش بوو ساڵ چارێکەکە یەک ساڵ چارەکە بەپێ تا چەند مەسەن خۆش بوو قەرەباڵخی ئێرە زۆر خۆش بوو قەرەباڵخی لە ئەنگازە بە دەربوو جارێ ماوەی مامزەلا مەخەری ئەلەوەیە و لەناو شەخسیار دوای گواستیەوە ئەو سەر سوێ لەوێ لە ئەو هەرمیانە بە قەرەکەی لێوێ بوو خۆم کەژنم گواستەوە سێ ڕیش خەڵک شایە کرد ئاخر لا ئێمە ڕژبەرەکمان ناکە ئەو زەمان ڕژبەرەک نەبوو لا ئێمە ژن لێرەوە بۆ شەخسەکە دووی بوو لێوە کە تەماشایە کرد ژن حەدی چی بچێت ناو ڕژبەرە خۆ ناو شاییەوە ئەو کاتەوا بوو هەموو دیەکە هەمووی دیەکە هەر هەمووی پەیوەندی بە یەک شخصێکەوە ئەو شخصە بیکتە دانیشە دانی بیتە هەرسا هەرسا هەمووی لە پرسۆڕای یەکا بوو دیەکە ئێمە خزم یەکتری بوو
ئێستا تۆ خاونت کردوی تۆ ئێرە والله قوربان بەتەمانی بێم وێرە بۆ بەخوا گەژنێکم بێن دێمە باشنی بێن تیبی کەم لێرە تر کوڕەکان براکانە ترڕایی بە بێژنی لێرەی گەژنێکم ێ نەخۆشم ئەمەری ئێرە نایە و لێرە مەقیم میوانمە بێ و لەخوا بەزاوێ باخمانەوە باخیێمەوە دیارە و باخی کەشمان هەیە و باخامان سا سوتاگە نەسوتایە باخمان زۆر بوو لە هەموو عالم چوارە تری مازۆتر وەگە نەسوتایە دوو حکومات بۆ چۆنی پورێ باشی دەستماتی قوربانم پورێجان باشی حواڵە باشە لێرا با بۆسین وتی چۆن کاکتا چوە بۆ کانیبی بۆچی وە ئاو ئاوتان نییە نە بەخوا قلمان نییە ئەلەن تۆ زۆر کێشت ئاوانی داواکاری دۆڵم دیا بەس ئاوە ها ئاو ئارێ وەڵڵاهی ئێستا هین بوو شکاتی لێکردین شوبراکەم کتم وەرە من ئەرێن حکومت ئەرێن چارە کێمە حاکم قساکە کوتی وەرە نی سەعا قسە بکە مەسەن لێرە گرێ خەڵکی ئێرە بەس گرفتی ئاوە نیە بەس ئاوتان نیە ئارێ وەڵڵا بە تەمەنترین ئافرەتیشی باسیشی ئەم دێم بۆ کە لە کۆنا چۆن ژیان وەڵا لە کۆنە و لە تازە و لە ژیانە بەو قورعانەی بابل لێ خۆنە 12 ڕۆژ کۆرم کێشاو بەنا نەزگی ئێستا گریانم دێ بەس تێرم کەن ئەمە مەگرانی بووە ئێستا شکر هەموو شتێکمان هەیە چی خوا دایناوە هەمانە بەخوا بە قەومام دەلال و مەزعودم پێشمەردای نام کردووە بەو قورعانەی بابل لێ خۆنە بۆ من عیبە ئەمان قەی ناکە ئەو لاو من ئێوارێ ئەو یاسینەم بۆ بەیانی ناوسازیم کردو بۆ پێشمەرگە شەوەیە کوتیارێ و مناڵە چییە پێشمەرگەکان پیاوەکان کوتی وەڵا ژنەکەم بوویەتی تی بە حەقی قورعان دەم لەو ناوسادیە ناوم با ئاوێکمان بۆ بێنێ دەوەرە ئەم دێ بگەڕێ ئەگەر چوار کومە ئاوی پیا بوو چیم پێرێ برێ گوناح نییە سەد مار کومەیە ئاوی نەبێ ئێستا کوونە بەکارێن بۆ ئارێ وەڵا هەتان ئێستا تاساش ئارێ وەڵا کومە مەشکە هەموو شتێ مەشکەم هەیە بە لۆرە لەپ و بە دۆژە ئێستا کوونە هەیە ئاوی تابێ ئەلعانە وەڵا کومەی ڕەحمان هەیە دەمم کردایە ئێستاندا بە کۆڵمان برد بەکانی محەمەوەە بەڵێ فەرموو ئەمە ترەی کوێ گەورەتی ترەی گەورەدێ ئەمەی خۆتە لێ کردو بۆ ئێمە ناوەڵی پیاکە مامەتە هەیناوە مامەتایە ینی لێرەوە پێڵی چیکە ئەو ترێ بۆ ئێمە ناوی خۆین وڵی پێڵم لەلانی وگەن تا ئازاوێ و کابرا نەگوڵێ هەر بۆ من و تۆش ینی سنووری ئەم دیێمە خەڵکی ئەم دیێمە ئەوە کەسێ ڕێبوار بێ لابدات وڵی گەرنی هەمووی ئازاکەوتە بەس نەک بە شێوەیەکی ماڵم ناڵی تۆ ئەوە نا ئەمەجین بۆ مەسلەی خواردن لە سوعاالە بێ و لە بێستان بێ و لە ترێ بێ حەز کەسێ بێ وڵی گەرنی و خەڵکی ئازا کردووە بەس بەمەژێ بەبێ ئوسۆڵ ئارە وڵە لێرە ئەمە لە تریەوە دەستمان بێکردم ڕزوباخ چی هەیە لێرە زیاتر وڵی وەکو ترێ هەیە سوالە هەیە هەرمی هەیە گۆیش هەیە ئەم چوار پێ هەنجی هەیە ئەم بەرهەمانە ئەی فرۆشنانی یا هەر بۆ خواردنی ترێ چوالە کافرۆشین بەس وەکو هەرمیەوە هەرمەکەش لێ فرۆشین بەس وەکو گۆی شتەکە وڵا گۆیشی هەرە فرۆشین بەس وەکو هەرمیشتەکە هی فرۆشتمان کەمە ئێستا ئێمە تۆمان بینین لەگەڵ کۆمەڵی ڕەشەوڵاخە وا بوو بابڵین لەگەڵ ئەوانە شوانی ئەمڕۆە ئەمڕۆ سەری منە سەری توێ لێرە ئەو شوانی ئەوانە بەسەرێ هەر لێرە کردوانە بەسەرە ینی هەر بە دوو وڵاخ و نۆرێکی بۆکەین دوو وڵانی دەت هەیە پێ بچۆ بیست هەیە دەبچۆ یعنی ئێستا من ئەگەر 5 سەرڵاخمە بێت چەند ڕۆژ ئەوە دوو ڕۆژی ئەبێ دوو ڕۆژ باش چی ینی هە تاکەی لە دەرەوە بن ئێوە مەسەن لای وڵاخە بن لە 5 بەیانیەوە هەتا هەشت و بەلای 9 نوۆی بەیانی بەڵێ نوۆی بەیانی ئەجا باش ئەنی لە نوۆی بەیانی ترێ بنەوە نوۆی بەیانی ئەیبێنەوە هەتاوە چینە سعات دەوری 1 و نیو دوو لە ماڵەوە بێ لە ماڵەوە بن باشە کاک محەممەد لێرە لە ڕووی
ئاژەڵداری و ڕز و باخ و کشت و کاڵ ئاژەڵ و کشت و کاڵی دێکە تا چەند سوودی بینەوە تا چەند باشە هەنی بە پێی ساڵەکان والله ئێستا وەکو پار ئەوە خسارمەندی عام بوو پارک حیز نەبوو تەنانەت یەک بەڵتری ئەها بڕۆنەکەم لەم دیه بوو بۆ سەرما ئەسەرما بەو بەفرباری ئەیتر کە وەکو بەفرباری نەتریە و نەچوالە و هیچ داهاتێک نەبوو هەر هیچ نەبوو تەنانەت گۆژیش نەبوو بەس وڵی ئەم ساڵەکە شکل باشە بە چوالە و بەتری و هەتا تەنانەت گۆژ هەر باشە یعنی ئەو ڕزقانەمان شکل لەخوا بە زیابێ هەیە باش ناو دێکەتان وەزی شوێنە لە ڕوویەوە لە ڕووی توزان ئاوەدانی و قەرەب والله تقریبا دەوری 20 ماڵیتیانی و لە کاتی ترێ چوالەشا کە هەبێت ئێتر دیەکەمان قەڵەباڵغە بێت و خەڵکەکە هەمی دێتەوە و هەمی ئیشی خۆی بێت چونکە خزمیەکیشین ئەوە نەبێ بڵێ حاڵ حسابێ هەمی دێتەوە ناو خۆی لێبێ ئێتر ئەوەی شەو بمێنێتەوە ئارزوی خۆیەتی ئەوەی هەر ڕات هەر ئارزوی خۆیەتی هەمیشی سیاری پێیە و کۆمەڵ خزمە گوزاریش کراوە لەناو دێکە لەلایەنی خزمەت گوزاری و هەموویمان بۆ کراوە بەس مەسەلەی ئاو حکوومەتیش محاولی ئەوەی بۆ کردوین ئاومان نییە بەخوا دووسە بیریشی وەڵکە نیوین هەر نەگەشت تا ئاو ناگات ئاوە ئاوەکە نەوتە سوێرە چی ناوەڵە هەر نەگەشت تا هیچ ئاوێک چەند مەتر ڕۆیوە وڵی پێما بە لێ بیرە کوتیان 150 متر هەڵکە نیوە ئەی ئاو لە شوێ خۆنەسە وڵی ئێستا هەر ئەو کانیەی ناودەیە ئەوە ئەو کارێزا نە ئەم دیوشکانیشکیلی ناوەڵا هەر حکوومەتینیشی بۆ کردوین مەشروعی ئاوەکانیشی بۆ کردوین بەس چونکە ئاوەکە ئەوەنگەنی بکە مەشروعەکانەوە ئێتر بەدە بۆ جیلیکانە خەڵکەکە لی ئێبات بۆ خواردنەوە و تەوە ئەمە داری چێکە ئەوە داری چوالەیە کاک محەممەد شتێکی کە بڵێم بەس نابێت دڵناامشێڵەن دەنگیش زۆر خۆشە بە ناوی خوا دەنگم ئەگەر گۆلانی بۆ بڵێم 100 خۆزگاڵە شێرە بریا ژۆم لێ نەبووە تۆزەکان بڵێ لەبەر جات قەت نبینەوە دەنگەوە ناخۆن بەڵێ پێشەکی ئەمە زۆر هەڵدراوە بۆ ئاو بۆ ئەم شتانە بەڵام گرفتەکەمان ئەوەیە کە جیلۆزی چەند جار فەحسی ئاوەکەیان کردوین و شوێنەکەیان فەحس کردووە بەڵام نەگەشتوەتە ئامانج بیرەکانمان بەڵام ئێستا کانیەکمان هەیە پێڵنکانی یەقریان ئەگەر ئەو کانێمان بۆ مەزبوط کەن و خەزنیکەن ئەوە کانەیە کەوتوتە ئەو لای گوندەکەەوە لای گوندی سەرچاوەیە لە پشتی گوندی سەرچاوی ئەگەر ئەو شوێنەیە کە بەردوشتەکەی لێ هەڵ ئەکەنن ئەگەر بێت و ئەو کانیمان بۆ چاکەن و بڵێ خەزنی ئاومان بۆ بکەنەوە توانین مەڕووماڵاتەکەمان لێ ئەو بدەین و ئیشەکانمان ئێستامە بۆ خواردنەوە باشە بۆ خواردنەوەی خۆمان بۆ دەمی بەڵام بۆ مەڕووماڵاتەکەمان ئەگەر بێت و ئەو ئاوەمان بۆ غەزنکەن و بۆ تەرتیبات بکەن ئەوە توانی مەڕووماڵاتەکەمان لێ ئاو بدەین. بەرهەمی ساڵک بە ئاگر دەسووتێت ئەم هاوینە کەوا دەبێتە ڕابردوو زۆرێک لە ناوچەکانی کوردستان ئاگر پوش و پاوەن و ڕز و باخەکانی سووتانن گوندی گەورە دێش بە دەرنەبوو لەو ئاگری بەرهەمی ساڵێکی جوتیارانی لەناوبرد جوتیارێکی گەورەتێ دەڵێت زۆر هەوڵماندا ئاگرەکە بکوژێنینەوە نەتوانرا حکوومەت پێداویستی تایبەتی نییە بۆ ئەو ڕووداوانەی کە لە ناکا و ڕوودەدەن و دەبێتە ماڵوێرانی خەڵک بە تایبەتی ڕووداوی ئاگرکەوتنەوە هەرەواگرا بۆتەوە کاری سووتانی زیاتر لە 150 ڕزوباخی ناوچەکە. ئێمە ئەم ئاگرا کە کەوتۆتەوە ئەم ئاگرا لە سیسیلەی شاخی چەمی ڕزانەوە کەوتۆتەوە کە لێو ئەم ئاگرا هاتووە بەشێکی زۆر گوندی کە لە شێری سوتانوە ئەنجا هاتووە گوندی گەورەدەی سوتانوە گوندی کانیبی سوتانووە پەڕیوەتەوانێ بۆ بەشێ لە گوندی گەرگەڕ و قۆجەلەریشی سوتانوە هۆکاری کەوتنەوەی ئەم ئاگرەش هۆکارەکەی ئەوەیە مەسەلە یەکێکە ئیشەکات دەربەسی ماڵی خەڵک نایە دەربەسی هیچ شتێک نایە هەڵەسێ ئاگرێکە کاتەوانەی یان کابرا ژگەرەخۆرە ژگەرەکە داگیرسێنێ بە شوێنەی بەجادەکە ڕاژگەرەکە داگیرسێنە قوم لە ژگەرەکە ئەدا کە ژگەرەکەی تەواو بێن نایکوژێنێتەوە
جگەرەکەی فڕێدا ئەکەوێتە ناو پوشەکەەوە ئەکەوێتە کەوتە ناو پوشەکەەوە ئاگرەکە ئەکەوێتەوانێ و ئیتر ماڵی ئەو خەڵکەش وێرانەکە بە ڕەز و بە باخ و بە جانەوەر و بە حیوانات و بە هەموو شتێکەوە لە ناوە بە. ئێستا ئەلعانەکە ئەم دێی ئێمە زیاتر لە هەزارەها دۆنم زەوی و میوە و ئاژەڵی کێوی و بەکە و بە کەروێشک و بە ڕێوی و بە چەقەڵ و بە دار و بەردەوە سوتاوە هەمووی ئۆباڵە ئەمە تقریبان لە 2 شەو و 2 ڕۆژ ئەم ئاگرا نەکوژایەوە بۆمان نەکوژایەوان زیاتر لە 150 زەلاممان ئەوەی کە ماڵیشی لە شار بوو لە شارەوە هاتووە بە سیارەی خۆی ئەلێرانەوە شەو بە جلیکانە ئاوە بە کۆڵی کەر ئاو براوە بۆ ئەو شاخە ڕۆیشتووە فریای ئەوە ناکەوتن لەبەر زەبەنگی و ئەم ساڵەکە زۆر شاخەکە بژێ زەبنگەکەی لە ئەقلا نەبوو سوتا و فریای نەکەوتین و دەستمان پێ نەگەی بەرگری شارستانی ئەمانە شاد لەبەر ئەوەی کە جێگاکەشمان تۆزێ بڵێن شاخاویە سیارۆشە دەرناچوو بۆ مەسەلەی ئاوەکە کە بە ئاوەکە لیدەی هەر ئایا و مایە بە پیادەی نەفەرەکان و نەفەرەکانیش بۆ خۆتە زانی کە خەڵکی ئەو دیێ نەبی بەدڵ و بەداو نایکوژێنیەوە هیمەتێکی بۆ ناکەی کە هیمەتیشی بۆ نەکەری ترەوە ئەسووتێ و خەسارەوە مەنگەبێ خەڵکەکە زۆری باخی و گوبهی ئەم دێی ئێمە بە زۆری دێمە ترێمان هەیە چوالەمان هەیە هەرمێمان هەیە تریشمان هەیە گۆیژمان هەیە ئەمان کە ئەم شتانەشمان هەیە ئێمە لە ساڵەکانی زوو لە بۆ سەردەمی با و باپیرمان پێی ئەژیاب ئیداریان پێکرد لەبەر ئەو کاتە خەڵک بە کەم قەناعەتیە کرد ئەمان ئێستا ئێمە ئیسفادەی لێ ناکەین لەبەر ئەوەی ترێیەکەمان ئەلێرەیە بە سیارە ئەیبن لە ئەلۆکە دایەگرین لەوێ داێنێن بە شەو ڕۆژە نافرۆشە شیلۆی لە ناو پلاسکە ئەدێن بە 250 دیناری تەبع کە دامانە 250 دیناری تەبع چوالەکەمان ئەیڕنین ئەیکەینە گونیەوە پاشیەکەین ئەیکەینە فەردەوە ئەی شێشەی نەبەردەمی دوکاندارەکە بۆی بەرە دەینەوانێ چیلۆی 1650 نهایەتی 2000مانە دەنێ پارەی ئەوەشمان نادەنێ حکومەتی هەرێمی کوردستانیش هیچ هاوکاریی وامان ناکە هاوکاریی وامان بکە کە ئێمە ئەم ڕستقەمان هەیە مەسەلەن ترێمان هەیە چوالەمان هەیە هەمووینا ماڵ هەیە نیسکی هەیە نۆشی هەیە مەسەلە دەعمێکی وان ناکە کە تۆ ئیسفادەیەکی لێ بکەیت ئەو دەعمنەکردار ئێوە هەرزانی میوار ئێوە هەموو دیەکانی دەوروبەری ئێمە ئەوەی لە باخی دێمی هەیە ئەوەی بەراوی هەیە ئەوەی شووتیەکە و کاڵەکەکە ئەینی وەکو مستەوای ئێمە وایە کە لە دێمی ئەیکەن هیچ هاوکاریشی خەڵک ناکەن حتا تەنانەت لە کاتی چیمیا وەرگرتنەکە کە چیمیا بێ بڵێ کاکە ئەم چیمیا دەمێ بڕۆبی کە بە زەرعاتەکە چیمیاکە وا ناداتێ بە 3 ماڵێدا بە دەی نادا من عەدەدی ماڵەکانمان 80 ماڵە گوندی گەورە دێ ئەچێ بە 4 ماڵێدا بە ئەویکەی نادا معناوە من ئیسفادەی لێ ناکەم خەڵکیش دڵی سار دەبێتەوە ئەمڕۆ گەنجەکەش هەمووی وای لێ هاتووە خەڵک باری کردووە لە دیهاتەکان لەبەر ئەوە چۆ لەبێت تۆ هیچ هاوکاریەکە نەکا هیچ دەعمێکە نەکرێت معناها تۆ بژێوی ژیان ئیدارە ناکەیت. زوية صدر والحارد بداية يسور نروخاي أسمعني فيني بتشكر كسوما للشوبة وكان براوة بروشي في رداي كان دادراوة وتنقوم وكار وتنهجين الجوار وتنعم يزد الدار وتنبذ مرم أمجاي هۆکاری چۆڵبوون و ئاوەدانەکردنەوەی گوندەکان وەڵی هۆکارچی و پلان چی بێت چی بکرێ وەڵی هۆکاری وەڵی کاکە ڕەحمان هۆکاری ئاوەدان نەبوونەوەی گوندەکان تۆ لەوەی لە منی باشتر بزانی خەڵکەکەش ئەشیزانەیە هاوکاری گوندەکان ئەوە بوو بڵێن سەردەمێک
ئەم ئەقار و مەقاریاندا بڕێک لە خەڵکی شارەکان و لە خەوەی کەماڵی لێرە بوو بڵێن خانووی کرد و گەڕایە بۆ دیهاتەکان ئەوە بوو کە 3-4 مانگ بەردەوام بوو لە دوایە بەسزای ئەم شەڕی ناوخۆ بەزم و ڕزم و هەرا هوریای داعش و پێشتر و ئەوانە ئیتر ئەوە بوو بجە و پارەکە نەما کۆتای پیاو ئێساش هیچ کاتێک هیچ کەسێک لە هیچ حکوومەتێک لە هیچ حیزبێک نایە هاوکارێکمان بک بڵێن ئێمە هاوکاری ئەم گوند نیشانانە ئەەکەین بۆ ئەوەی کە دیەکان ئاوادان بێتەوە وەک جارەکان هەموو دەیەکان لەو قەنەعەتەیەم ئەوەی لە شاریشە ئێستا نەوەڵا ئێستا خەڵک ئەلعانەکە بەرنمەیەکی داناوە حتا لە شارەکان لە جێیەکان مەسەلە ماڵی ناو شاری سلێمانیە لە ناو سلێمانی دانانیشە دێتە تاسوڕجە دێتە ڕاپەڕین دێتە کەنەکەەوە مەسەلا ئێوێ لە شارەکان و دوور بێتەوانە ئەینی ئەو خەڵکی کە ئێستا لە شارەکانە دانیشتوە ئێستا ئەیانەوێ دوورکەونەوانێ مەسەلە من بۆ نمونە بیهێنوانێ زۆر خەڵکی ئەم دی ئێمە لەوێ بڵێن لە 57 لەم دێدانە نیشتووە ئێستا بۆ سیاحەتی خۆی هاتۆ خانوویی کردو لە دیەکەی و لە دیەکەی دانیشتوە ئاوی هەبێ و کارەبای هەبێ و خزمەت گوزاری هەبێ چیشی بە شار. دێبەدێ و گەورە دێ ئەمڕۆ گرێماندا بەیەکەوە لێرە ئەگەرچی ئەم دێیە خاوەن مێژوشی گرنگ و تایبەتی خۆیەتی بەڵام لێرە بەهاتنمان یاخود بەگەیشتمان بۆ ئاوایی گەورە دێ کۆمەڵە گرفتیان بۆ باسکردی ئەم شوێنی منی لێ دانیشتوم سەرچاوی ئاوی خواردنەوەی دانیشتوانی گەورە دێە ئەو گلەی کە ئەوان هەیەە ئەوەیە بۆکو پێویست ئاوی خواردنەوەیان نییە گەنجێ گوتی ئێمە ئەگەر ئاژەڵەکانمان ئاو بخواتەوە خۆمان گرفتێکمان نییە حکومەتی هەرێمی کوردستانیش 4 بیری ئرتیوازی کردو بە ماڵ بەسەر ئەم گوندەوە هەتاکو ئێستا 1 لیتر ئاویشی لێ دەرناتوە بەڵام گونیشنان دەڵێ حکومە دەگەر پلانی ڕاستەقینە و جەوهری هەبێ بۆ ئەوەی گوندی گەورە دێبێ ئاو نەبێ دەتوانێت بە پلانێکی تۆکمە لە شوێنێکی جیاوازترەوە ئاودابینکە بۆ گەورە دێ لە گەورە دێ دێبەدێ کۆتایی هات تا بەرنمەیەشکە و تا گوندێکی دیکە خوای گەورە یار و یاوەرتان بێ شاد و سەرفراز بن خواتان لەگەڵ